شات و ڕووداوەکان بەگشتی دکتۆر مححمود خاربەشە وەزیری پێشووی دەوڵەت لە شانشینی ئوردن و ئەندامی چوار خولی پەرلەمانی ئەو وڵاتە لە عەمانەوە لەگەڵمانە. دکتۆر سوپاس مامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن. ئەم دۆخەی ئێستا چۆنە خوێندنەوە؟ یعنی ئاراستی ڕووداوەکان بەرەو گفتوگۆکردنە زیاتر یاخود بەرەو بەردەوامی جەنگ و لەناوبردنی بنکە ئەتۆمیەکانی ئێرانە؟ أهلا فيك شكرا بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی کوردستان 24. ڕاستیەکەی ئەم جەنگێکی ستەمکارانەیە ئیسرائیل دەستی پێ کردووە بۆ سەر ئێران دوای ئەوەی کە لەوێ خەڵکی فەڵەستینی سەرکوت کرد و بەردەوام بوو لە جێبەجێکردنی ڕەفتاری وێرانکاری و سەرکوتکارانەی خۆن دوای ئەوەی کە ژێرخانی غەزەی بە تەواوی وێران کرد غەزەی بە تەواوی وێران کرد قوتابخانە و مزگەوتی نەهێشت شوێنێک نەبوو لە دەست ناتانیاهۆ و حکوومەتە ڕاسترەوە توندڕەوەکەی ڕزگاری ببێت بە هەمان شێوەش لە ناوچەکانی دیکە کە هێرشی کردە سەر تەنانەت کەمپەکانیش بە دیاریکراوی لەسەر زنین و ناوچەکانی دیکە ئەوەی کە ئێستا کردویانە بەنیامین ناتانیاهۆ بە هێرشەکەی بۆ سەر ئێران کۆمەڵێک هۆکار و کۆمەڵێک ئامانجی هەبوو بەڵام بە گشتێ هەمویان لەژێر پەردەی کۆتایی هێنان بە پرۆگرامی ئەتۆمی ئێران بوون بەڵام لە دوای ئەوە شتەکە ڕووپۆشێکی دیکەشی بۆ دروست بوو کە گۆڕینی ڕژێمی ئێرانە ڕاستیەکەی بنیامین ناتانیاهۆ حکوومەتە ڕاستڕەوە توندڕەوەکەی لەسەروی هەمووشیانە وەزیری دارایی سمۆتریچ و وەزیری ئاسایشی نێوخۆ لە بنگەفیر و بەرپرسە توندڕەوەکانی ئامانجی سەرەکیان ئەوە بوو کە ئەو سەرنجەی لەسەر غەزە و فەڵەستین هەیە ئەوەی کە حکوومەتە توندڕەوەکەی دەیکا لە کوشتن و سەرکوتکردنی خەڵکی غەزە بە ژن و منداڵ و خەڵکی بە ساڵاتچوو لە با بڵێن ئابلوقات کە بەسەر ئەو ناوچەیەدا سەپاندووە سەرنجەکە لەوێ بگۆڕێ بۆ سەر ئێران چونکە لەوێ پێشێلی پەیماننامەی نەتەوەیەکگرتوەکان و سەرجەم یاسانی و دەوڵەتەکانی کردووە من پێم وایە ئێران ئێستا توانیوێتی هێرشەکە بەباشی لێی تێبگات و ڕاستە لە سەرەتادا زۆرێک لە شۆکبوون هەبوو بەرامبەر بە هێرشەکەدا بەڵام بە دووسێ ڕۆژ توانی ساغڵەمی خۆی بەدەست بێنێتەوە وەڵامی هێرشەکانی داوەتەوە بە شێوەیەکی زۆر باش و تاکو ئێستاش زۆرێک لە ناوەندە استراتیژی و هەواڵگیری و ئەمنی و سایبەریەکانی ئیسرائیل لە ژێر هێرشی ئێراندان و بە درۆن و موشکی ئێرانی هێرشیان کراوەتە سەر و وەزیانێکی زۆریان پێگەیشتووە بەشێک لە موشکەکانی ئێران توانیویانەوە بسەلمێنن کە دەتوانن لە نێو ئیسرائیل ئامانج بپێکن تاکو ئەمڕۆ هێرش و پەرەسەندن لەلایەن ئێرانەوە بەردەوامە وەڵامی ئێران ئەوەیە تا ئیسرائیل بەردەوام بێ لەو هێرشەکاریانە ئەوە یەکێک لە ئامانجەکان بنکەی ئەتۆمی دەیمونە دەبێت کە ئێران دەڵێ من هێرش دەکەمە سەر بنکەی ئەتۆمی دەیمۆنە کە ئەو بنکەیەکی کۆنە کەوتۆتە ناوچەی بئیرسەبع لە بیابانی ئەو ناوچەیەکە کە لە گرنگترین ناوەندەکانی لێکۆڵینەوەی ئیسرائیل بە شێوەیەکی گشتی بۆیە بەڵێ هەڕەشە هەیە بۆی هێرش بکرێتە سەر ئەو بنکە ئەتۆمی ئەمڕۆ بە هەمان شێوە. باشە دکتۆر ینی ماوەی ئەم دو هەفتەیە کە دۆناڵد ترامپ دایناوە پێشبینی دەکەن ئێران گفتوگۆ و دانوسانکردن دەست پێ بکاتەوە؟ ئەمڕۆ دەنگۆ هەیە کە پەیوەندی کردن دەستی پێ کردووە دەگوترێ پەیوەندیەکان نەگەیشتونەتە ئاستی دانوستان و گفتوگۆوە تا نەگەیشتەوەی کە ئەمریکا و ئێران لەسەر یەک مێزدا بنیشن ڕاستە دۆناڵد ترامپ ماوەی 2 هەفتەی داناوە ئەو گوتوێتی من لە ماوەی 2 هەفتەدا ئەگەر بێت و پەرەسەندنێکی دیبلۆماسی نەبێ ئەوە ڕەنگە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بچێتە نێو کاتژمێری جەنگەوە جەنگ دەست پێ بکات هەواڵی دڵنیا هەیە کە بەڵێ پەیوەندی هەیە لە نێوان ئەمریکا و ئێران بەڵام ئەو پەیوەندیانە نەگەیشتونەتە ئاستەوەی کە هەردوو لا بەیەکەوە دابنیشن من ئەمە بە هەنگاوێکی
ئارێنی دەبینم و ڕێگەشم پێ بدە من ئاماژە بۆ بکەم ئەم جەنگا براوە و دۆڕاوی تێدا نابێت هەرگیز ڕێگە بۆ نادرێت کە ئێران براوە بێ و ڕێگەش بۆ نادرێت کە لایەنی دیکە براوە بێ بۆچی نە ئێران نە ئیسرائیل ڕێگەیان نادەم براوە بێ لەبەرەوەی هیچ بەرژەوەندی لایەنەکانی تێدا نییە کە کێ براوە بێ کێ دۆڕاوێ هەر کۆمەڵە لایەنێک لەگەڵ لایەنێک دەنەوە تا بە دۆڕانی لایەنێک هەندێک لایەنی دیکە دەدۆڕێن ببرنەوەی لایەنێک هەندێک لایەن دیکە براوە دەبنەوە ئەمان ڕێگە نادەن ئەم شەڕە براوە دۆڕاوی هەبێت بۆی ئەمریکا دەگوتێ ئەمڕۆکە هەندێک فڕۆکەی جوڵاندووە بەرەو ناوچەکەدا مەڕەنگە بێتە هۆکاری ئەوەی کە ناوچەکە بارە و نێو گەردەلوولێک بوات کە خراپەی بۆ هەموو لایەنێک تێدا بێت وە کۆتایەکەشی کۆتایەکی باش نەبێت لەبەرەوەی دوازەر کاریگەری لەسەر ئاسایشی ناوچەکە سووریا عێراق وڵاتانی کەندا و ئوردن و سووریا دەبێت هیچ کەسێک بەرژەوەندی لەوەدا نییە کە سەقامگیری و ئاسایشی ئەو ناوچانە تێک بچێ بەو ئەڕادەیە بگە کە ئاسایش لە ناوچەکە وەکو خۆی نەمێنێت پەیوەندی ڕووسی و ئەمریکی هەیە دەبێ ئەوەشمان ئاگا لێ بێ پاکستانیش لەسەر هێڵە هەمویان دەیانەوێ بگەن بە دانوستان بگەن بە خاڵێکی هاوبەش بتوانن ئەم جەنگە بوەستێنن و ئاگربەست لە نێوانیان ڕابگەنن من ئەوەی ڕاستی بێ پێم وایە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەڵێ من سەرۆکی ئاشتیم و پشتیوانی ئەوە نیم هەرچەندە من لەگەڵ ئەو قسەیەدانیم کە ئەو پیاوی ئاشتی بێ لەبەرەوەی نەی سەلماندوو پیاوی ئاشتیە پشتیوانیەکی ڕەهای ئیسرائیلی کردووە ڕێگەی بە ئیسرائیل داوا غەزە وێران بکە کەمپی جنین بۆردومان بکە و خەڵکی دیکەش با بڵێن ئیستفزاز بکە و هێرش بکاتە سەر لایەنەکانی دیکە لەبەر ئەوەی چەندین بڕیاری نێودەوڵەتی هەندژی ئەم بابەتەن بەڵام نە ئیدارەی ئەمریکا نەدۆنا نە ئیدارەی ئیسرائیل ڕێگریان ڕێزیان لەو بڕیاران نەگرتەوە ڕێگریان لەوە کردو کە ئیسرائیل لە هێرشەکانی باوڵێن بەردەوام نەبێت بە ڤیتۆکردن بە کاری دیکە لە هەنجومەنی ئاسایش ئێستا کە دەرفەتێکە بوو بۆی کێشەی فەڵەستین و غەزە چارەسەر بکرێت بابەتەکە لەلایەن ئەمریکاوە پەکخرا ڤیتۆ لە ئەنجومەنی ئاسایش لە بڕیاری ئەنجومەنی ئاسایش درا کە پرۆژه ئاسایەک لەوێ پێشکەش کرابوو پێم وایە ئیدارەی ئەمریکا دەزانێت ئەم شەڕ لە بەرژەوەندی ئەوان نییە و دەزانن بەرژەوەندیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە لە سعودی لە بەرژەوەندیان دکتۆر ناوچەکە دیکە بەرژەوەندیان نییە بەرژەوەندی ئەمریکا لە ناوچەکە زیانی پێداگا ئەمریکا بەرژەوەندی خۆی بە هیچ شتێکی دیکە ناگۆڕێتەوە دەبێت ئەومان لە بەرچاو بێت لە قەتەر لە وڵاتانی کەندا و لە سعودیە بنکەکانی ئەمریکا هەن لە سووریا بە هەمان شێوە هەموو ئەم بنکانە ڕەنگە زیانیان پێ بگا و لە ئەنجامیشدا سوپرایزێکیان بۆ بکرێ هێرشیان بکرێتە سەر بە تایبەتیش کە ئێستا حوسەکانی یەمەن ئەمڕۆ بە ئاشکرا ڕانگەیاندووە گوتیانە ئەگەر بێت و یاخود دەڵێن ئێمە هێرش دەکەین سەر ئەو کەشتیانەی دەریایانەی کە لە دەریای سوورن ئەگەر بێت و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوشان لەگەڵ ئیسرائیل بەشداری لەم شەڕە بکات ئێمەش ئەو کاتە هێرش دەکەینە سەر بەرژەوەندەکانی ئەمریکاوان دەڵێن ڕەنگە ئێمە هێرش بکەینە سەر کەشتەکان کە لە نێو دەریای سووردن کەواتە ئەمریکا بەرژەوەندی نییە لەوە بێتە نێو ئەم شەڕە ئەمریکا بەرژەوەندی لەوەدا نییە کە شەڕەکە بەردەوام بێت لەبەرەوەی لە هەر ساتێکدا بێت هێڕەشە بۆ سەر بەرژەوەندیەکانی هەیە زۆر باشە ینی پێتان وایە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەگەری بەردەوامبوونی ئەم جەنگە چی بەسەرایەت بەرژەوەندی وڵاتان ناکەوێتە مەترسیەوە بەردەوامبوونی ئەم جەنگە من وەکو ئاماژەم پێکرد پێم وایە بەردەوامی ئەم شەڕە و هاتنە ناوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوشان لەگەڵ ئیسرائیل بۆ نێو ئەم شەڕ لەگەڵ ئێران کاریگەری زۆر نەرێنی لەسەر ناوچەکە دەبێ و بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە دەخاتە مەترسیەوە ئەگەر بێت و ئەوە ڕوو بدات بێگومان ڕەنگە وڵاتانێک پشتی ئێران بگرن ئەمجارە بەتوندی پشتی بگرن رووسیا و پاکستان و کۆریای باکوور و چین و زۆر وڵاتی دیکە کە ئەوانە ئەگەری هەیە کە پشتیوانی ئێران بکەن کە پێشتری شەوانە بەڵێنیان داوە کە لەگەڵ ئێران دابن کەواتە مەترسی یەکەم دەکەوێتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا سیرکە حزب الله لە لوبنان هەر بەرژەوەندێکی ئەمریکا هەبێ
ئامادەیە هێرشی بکاتە سەر لە لوبنان بەرژەوەندەکانی ئەمریکا بە ئامانج بگرێت و لەلایەکی دیکە بێز سەرباری ڕۆڵی حیزبوڵڵا ئەوانەی کە دەتوانێت لە لوبنان چی بکات حوسیەکان لە یەمەن حوسیەکان دەتوانن شتێک بکەن حەماس ڕاستە حەماس سەرقاڵی خۆیەتی و سەرقاڵی ئەو ئابلوقەیە کە ئیسرائیل بەسەریدا سەپاندون بە تایبەتی ئەو ئابلوقەی بەسەر غەزەدا سەپێنراوە و وەکو ئەو ئابلوقەی وەکو کەرستەیەکی جەنگ بەکارهێناوە لە دژی خەڵکی غەزە کە پێچەوانەی یاسای نێودەوڵەتیە بەڵام لە ئەنجامدا هەرێک لەلایەنەکان ڕۆڵێکی زۆر گەورەی دەبێت ئەمریکاش لەو مەترسیە تێدەگا دەزانێت کە ئەو لایەنانە دەتوانن زیانی پێ بگەین بەڵام تاوکاتەیەکە ئەمریکا لە پشت لایەنی ستەمکار بێ لە پشت ئەو لایەنە بێت کە دەستی بە هێرش کردووە دەستی بە جەنگ کردووە بۆ سەر ئێران چونکە ئیسرائیل دەست پێشخەر بۆ لەو شتانە ئێران ئێستا بەرگری لە خۆی دەکات کاردانەوەیەکی زۆر سروشتیە بۆ ئەو هێرشکاری کە ئیسرائیل کردوێتی بۆ سەرەوان باشە دوکتۆر بەڕاست سەڵی کە ئەمریکا لە بەرژەوەندی نییە شار بکە و بچێتە ناوم شەڕەوە باشە یعنی لە ماوەی ئەم دوو هەفتەیە ئەمریکا شتێک ئەکات بۆ وەساندنی هێرشەکان بۆی کە ئێران بێتە سەر مێزی گفتوگۆ چکە ئێران لە من لە ژێر هەڕەشە و شەڕ و بۆمبارانکردنا گفتوگۆ ناکەم يعني أنا كما أشرت في بداية حديثي من بەڵێ لەگەڵەوە هاوڕێم ئاماژەشم بەوە کرد کە ئەمڕۆ پەیوەندی بەستراوە لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران بەڵام خاڵەکە چیە ئەوەیە کە نەگەیشتونەتە ئەوەی کە لەگەڵ یەکتری دابنیشن بگاتە ئاستی دانوستان ئێران زیاتر لە جارێک گوتێتی کە ئەوان نایانەوێت لە ژێر بڵێن لە ژێر بۆمب و لە ژێر شەڕ دانوستان بکەن دەبێ ئیسرائیل ئەم هێرشانە بوەستێنێ و دەبێ بگەڕێتەوە سەرمێزی گفتەوەکان بەڵام دوای ئەوەی هێرشەکانی ئیسرائیل ئەوەی زۆر سەیرە لە هەڵوێستەکانی بۆچی ئەمریکا ڕێگە دەدا کە چەکی هەبێت لە ناوچەکەدا و وەکو دەگوترێ زیاتر لە 200 کڵاوی ئەتۆمی هەیە بنکەی ئەتۆمی هەیە بۆچی بۆ ئیسرائیل دەبێت ئەتۆمی هەبێ بەڵام ئێران نابێت بۆ بابەتی توێژینەوە ئاشتیش ئەتۆمی هەبێ بەڕاستی ئەمە دوو فاقیە لە مامەڵەکردندا نابێ بە چاویلکەی با بڵێن دوژمنکارانە و تاکە کەسی لە بابەتەکە بڕوانین 2000 دەبێت یاسای نێودەوڵەتی جێبەجێ بکرێ یاسای نێودەوڵەتی مرۆیی چەکی ئەتۆمی قەدەغە کراوە ئیسرائیل واژوی لەسەر ئەو ڕێکەوتنە نەکردووە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی کراوە کڵاوی ئەتۆمی هەیە لایەنی کەم 200 کڵاوی هەیە ئامادەن یا ڕێکەوتنەکە واژۆ بکات ئێران تاکو ئێستا بە گوێرەی زانیاریەکان نەیتوانیەوە بە بۆمبی ئەتۆمی بگەوە زیاتر لە جارێکیشدا ئەوەی دووپات کردێتەوە گوتیەتی من نامەوێت چەکی ئەتۆمیم هەوێ من دەمەوێت بە مەبەستی توێژینەوە پەرە بە لایەنی ئەتۆمی خۆم بدەم و بەرنامەی ئەتۆمی من بە مەبەستی ئاشتی خوازانەیە کەواتە بۆ ئەوەی دادپەروەری بەدی بێت ڕێگری لە بڵاوبوونەوەی مەترسی بگیرێت دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەندێک کار بکرێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوەتەی هەیە بەدەست ڕێکخراوە تیرۆریستیەکان و ئەم جۆرە کێشە و ئاڵنگاریانەوە گیرۆدە بووە و لەوەتەی ئەو جۆرە ڕێکخراوانەش دروست بوون ئیسرائیل دەستی بە شەڕ کردو بۆ سەر غەزە و دەستی بە ئابلوقە کردووە ئەم جار دەستی بە هێرش کردووە بۆ سەر کەناری خۆراوە بۆ سەر لوبنان بۆ سەر لایەنەکانی دیکە وەکو گوتم کەمپی ئاوارەکانی وێران کردووە بە تەواوی لە ناوی بردووە ئێستا لە شەڕی ئێران دەکات لە کەناری خۆراوەش سوپای ئیسرائیل هێرش دەکاتە سەر ئەو ناوچەیەوە جوو نشینەکان هێرش دەکاتە ئیسرائیل لەڵێت ڕوخساری ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان گۆڕی و ئێستا ڕوخساری جیهانیشە گۆڕین ینی مەبەستی لێ چییە ڕوخسار چییە گۆڕێ ینی لە ڕووی سیاسیەوە توانێ نەخشەی سیاسی بگۆڕێ یان گۆڕیویەتی یان لە پاژەم شەڕە چی ئەبێ چی ڕوئەدا ینی ئیسرائیل بەتەمای چییە؟ يعني الحقيقة إسرائيل لم تغير شيء إسرائيل الحرب ڕاستەکەی ئیسرائیل هیچ شتێکی نەگۆڕیوە و ئامانجەکانی خۆی نەپێکاوە ئیسرائیل دەڵێ کۆتایی دەمەوێت کۆتایی بە حەماس بهێن و لەلایەکی دیکەش
لەلایەکی دیکەش دەیەوێت کۆتایی بە مقاومە بهێنێ حەماس لە غەزە باتە دەرەوە و خەڵکی ئەو ناوچەیە بە تەواوەتی کۆچ پێ بکە و لە کەناری خۆراوەش ئامانجەکانی خۆی پێکرێ بەڵام سەرباری ئەو ماوە زۆرەی کە درێژەی کێشە و هەرچەندە زۆرەها چەکیان بەکارهێنا لە برسیکردن لە ئازاردانی خەڵکی سڤیل بەڵام ئیسرائیل نەیتوانی و ئامانجەکانی خۆی بپێکێ کاتە ئیسرائیل نەیتوانیوە لە غەزە ئامانجەکانی خۆی بپێکێ ڕاستە ئەوان دەڵێن ئێمە هێرشمە کردوتە سەر لوبنان بۆ لەناوبردنی حەزبوڵڵا و لایەنەکانی دیکە لە یەمەن بە هەمان شێوە بەڵام سنوورێک بۆ حەزبوڵڵا دانەندرا و نەیانتوانی کۆتایی بە حوسیەکان بهێن ئیسرائیل ویستی هەیە و ئەگەر پشتیوانی نەبێت ئەو پشتیوانی ئەمریکان نەبێت نەیدەتوانێت و کارە بکە ئەگەر بێت و لایەنێکی شەبێ پشتیوانی حەماس بکە وەکۆ پشتیوانی ئیسرائیل دەکا بێ دڵنیایی وە من پێم وایە حەماس بە تەنیا دەیتوانێت زڵەوی ئیسرائیل بکات و شەڕی ئیسرائیل بکەوە دەیتوانی ئیسرائیل ببەزێنێت ئەگەر لایەنێک کە بە پشتیوانێکی حەماس کرد بە ئەوەی لە 7 ئۆکتۆبر ڕوویدا ئەوە بۆ کە حەماس توانی سنوورەکانی ئیسرائیل ببڕێەوە توانی وەکو ئەو ڕێکخراوە چەند پێگەیەک دەست بەسەردا بگرێ و توانی زۆرێک لە زانیاری گرنگی ئیسرائیل لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێت کە دواتر لە ئۆپەراسیۆنەکانی خۆیان بەکاری هێنانەوە لە شەڕیان لە دژی ئیسرائیلدا بۆیە ڕاستە ئیسرائیل دەوێت کە جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێت بەڵام دەبێ بزانێت کە ئەمە ڕوونادە مەگەر پشتیوانی ڕەهای ئەمریکا نەبێت باشە باڵانسی هێزە گۆڕێ دکتۆر نعم يعني لو سەبارەت بە گۆڕینی هاوسەنگی لە ناوچەکەدا ئەگەر بێت و یەکگرتوویەکی عربی هەبووە وڵاتانی ناوچەکەی یەکگرتوو بوونە بەڵێ ئەو کاتە ئیسرائیل دەیتوانی کە سنوورێک بۆ ئیسرائیل دابنێ کە ناوچەکە سەر لەبەری بە ئامانج دەگرێت و یاری بە ئاسایشی سەقامگیری ناوچەکە دەکەن بەڵام وەکو دەزانن وڵاتانی عربی یەکگرتوونین وڵاتانی عربی ناتوانن یەک هەڵوێستی یەکانگیریان هەبێت و بێن لە لووتکەیەکدا و هەڵوێستەیە ڕابگەێنن هەرچەندە لە لووتکەی بەپەرەی عربی ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە ئەوەی لە قاهیرە کرا سەبارەت بە پێشنیازەکەی ترامپ کاتێک داوای لە ئوردون و مسر کرد کە ڕێگە بە کۆچپێکردنی خەڵکی غەزە بدەن و گوتی من دەمەوێت ناوچەکە بەتاڵ بکرێ بەوەی ئاوادان بکرێتەوە ڕاستە هەڵوێستێکی عربی دەست پێشخەریەکی عربی هەیە و ئەو هەڵوێستە لەو کۆڕبەندە یاخود دەولوتکە عربیە کە لە مسر بڕێوە سوو ڕاگەیەندرا و ئەو شوێنە کە دۆناڵد ترامپ پێشنیازی کردبوو لە مسرڕەت کرایە وڵاتانی عربی دەژی ئەو بابەتەوە بەڵام ئەگەر بێت و بەڕاستی ڕیزەکان یەک بخرایەنەوە و کاری باشتر کرابە دەیانتوانی بەیەکەوە ڕوبەڕووی پرۆژەی ئیسرائیل ببنەوە و سنوورێک بۆ فراوانخوازەکانی ئیسرائیل دابرێت لەبەرەوەی ئیسرائیل بە تیۆر کار دەکات و پلانی درێژخایەنیشی هەیە لەبەرەوەی ئەو دەوڵەتە لە سەرەتای دامەزراندنیەوە تاکو ئێستا کۆمەڵێک بڕیاری نێودەوڵەتی هەبوون ئەو بڕیارانە بڕیاری بنمونە 1970 کە جەختی لە دروستکردنی دەوڵەتی فەڵەستین دەکردەوە کە بە گوێرەی پەیماننامەی سایکس بیکۆ دەرکرا بوو بەڵام ڕێگە بەوە نەدرا هۆکاری سەرەکی بەرتەوازایی وڵاتانی عربی بوو وڵاتانی عربی نەیانتوانیوە ڕوبەڕۆی پڕۆژەی ئیسرائیل لە ناوچەکە ببنەوە نەیانتوانیوە کە دەوڵەتی فەڵەستینی لە ناوچەکە بینا بکەن جگە لەوەش ئیسرائیل ڕۆلی خۆی ئیسرائیل ڕۆلی خۆی بینیوە لەوەی داگیرکاری زیاتر بکەوتوانیوەتی پلانەکانی خۆی سەر بخات جگە لەوەش ئیسرائیل چەندین ڕێککەوتنی کردووە لەگەڵ مسر لەگەڵ ئۆسلۆ لە خود ڕێککەوتنی ئۆسلۆ مەدرید کە لەگەڵ دەسەڵاتدارێتی فەڵەستین کردی و لەگەڵ ئوردنیش بە هەمان شەو لێک تێگەیشتنی هەبوو کاتە ئەم وڵاتانەی دەستەمەوە کردووە ڕێککەوتنی تاکڕەوی لەگەڵ کردوون نەوەک بۆ وڵاتانی عەرەبی بەیەکەوە مامەڵەیان لەگەڵ کردوێ بەڵکو لەگەڵ تاک مامەڵەی کردووە دۆخەکەی قۆستۆتەوە لە بەرژەوەندی خۆیدا خاکی زیاتری فەڵەستینی داگیر کرد لە کاتێکدا دەبوایە دەوڵەتێکی سربەخۆ لە سنووری 4 حوزەیران بینا بکرێت بەڵام لەگەڵ ئەوشدا
ئیسرائیل چی کردو؟ ئیسرائیل خاکەکەی داگیر کردووە ئەو خاکەی کە سەدا 28 خاکی فەڵەستینە لە مێژوودا بە تەنیا سەدا حاوتی ماوە بووە کە لەوێ یەکەی زوونشینی بینا کرد و بۆی ئیسرائیل ڕێز لە پەیماننامە و ڕێکەوتنەکان ناگرێت ئەوەی لەگە وڵاتانی عەرەبیش کردوێتی ڕێککەوتنی ئۆسلۆ و مەدرید کە لەگەڵ دەسەڵاتدارێتی فەڵەستین بووە ئامانجی ئەو ڕێککەوتنە ئەوە بوو کە دەوڵەتێکی فەڵەستینی دروست بکرێت بەڵام ئیسرائیل چی کردووە؟ ئیسرائیل پابەندی ئەو ڕێککەوتنە نەبووە دەبایە دەوڵەتی فەڵەستینی پایتەختی قودس دروست بکرێت بەڵام ئەوە تاکو ئەم ساتەش پابەندی ئەو ڕێککەوتنە نەبوون و هیچ ڕێزێک لە بڕیارەکان ناگرێت بە پێچەوانەوە ئیسرائیل هەمیشە پاشەکشە لە ڕێککەوتنەکان دەکەوت دەیان جار گوتوێتی من ڕێگە بە دروستبوونی دەوڵەتێکی فەڵەستین نادەم لەلای خۆم و بەردەوام هێرش بۆ سەر ئەو ناوچەیە دەکاوە دەیەوێ خاکەکە داگیر بکاوە سەرباری ئەوەش خاکی زیاتر بەڵێ ڕێز بەڵێ إلى محاولتهم لطمس المعالم التراثية والعربية والإسلامية والمسيحية. بەڵێ بەڕێز دکتۆر محمود خراپشە وەزیری پێشووی دەوڵەت لە شانشینی ئوردون و ئەندامی چوار خولی پەرلەمانی ئەو وڵاتە لە عەمانەوە لەگەڵمان بووی سوپاس بە ئامادەبوونی بەڕێزان بەخێر بێت.